شەش لایەنەکەی ژیانت پشتگوێ مەخە. بەڵێ ژیانی ئێمە کۆمەڵی لایەنی هەیە. شەش لایەنی زۆر گرنگ هەیە کە تۆ پێویستە بەردەوام گرنگیان پێبیت. لایەنی یەکەم لایەنی جەستەییتە. هەوڵ بە بزانە چۆن ئەخەویت، چۆن هەڵەسی ڕۆژانە 8 سەعاتێ 7 سەعات و نیوێک بخەویت لە شەو ڕۆژێکە و هەوڵ بەی ڕۆژانە خواردنە بەسوودەکان زیادکەی و بەرەبەرە خواردنە زیان بەخشەکانی وەکو شەکر و خوێ و شیرینەمەنیەکان و بابەتی هەویرەمەنی و ئەمانە کەم کەیتەوە و هەوڵ بەی ڕۆژانە ئاوی زۆر بخۆیتەوە. پاشان لایەنێکی زۆر گرنگی ژیانت لایەنی داراییتە. هەتا ئەتوانی ئەو شتێک کە پێویست ناکات پارەیتیا سەرف مەکە و هەوڵ بە ئەو شتانە بکڕە کە شتانێکی چاکن و بۆت ئەمێننەوە و هەوڵ بە لە کارەکەتە زۆر دڵسۆز بە. ئەگەر ئەتوانی ماوەی کارەکەت زیاتر بکە بۆی داهاتەکەت زیاتر بێت. ئەگەر ناتوانی کارێکت هەیە کاتی کەمت لێ ئەگرێ هەوڵ بە 2 کار بکەیت. ئەگەر تۆ لە کارەکەی خۆت ڕازینیت خۆت پێ بگەێنە پرس بکە و هەوڵ بە کارەکەت بگۆڕە بە کارێکی باشتر و لە هەمووی باشتر ئەوەیە خاوەنی کاری خۆت بی، چونکە هەمیشە داهات و دەستکەوت باشترە لە مەعاش و لە کرێ. پاشان لایەنێکی تری گرنگی ژیانمان ژیانی کۆمەڵایەتیمانە. هەوڵ بە هەمیشە ڕوود خۆش بێت، هەوڵ بە هەمیشە لە ناختەوە دوعای خێر بۆ خەڵکی بکەیت و هەوڵ بە گوێگرێکی باش بی تا پەیوەندیکی باشت هەبێت لەگەڵیانە و لە ناختەوە خۆشت بێن بە دڵنیایی ئەمە گۆڕانکاری گەورە دروستەکە. پاشان لایەنێکی تری ژیانت لایەنی هزریتە. هەوڵ بە گوێگرێکی زۆر باش بە تاوەکو زۆر شت فێر ببی. هەوڵ بە تا ئەتوانی زۆر بخوێنەرەوە، تا ئەتوانی زۆر بیرکەرەوە، تا ئەتوانی ئەندێشەی قوڵ بەکار بهێنە و بچۆرە ناو ئەندێشەکانت ورد بەرەوە تەئەمولی تیا بکە و بگەڕێرەوە بۆ ڕابردووی ژیانت یەک پارچە بکە بە ئەزموون و هەوڵ بە لە ئاستێکی مەعریفی گەورەترە بیر بکەیتەوە. پاشان لایەنێکی لە هەموو ئەمانی ڕابردوو گرنگتر لایەنی دەرونیتە. هەوڵ بە لایەنی دەرونی خۆت باشکەی، بەردەوام ڕێگا بدۆزەرەوە بۆ ئەوی هەست بە ئارامی بکەی، بەردەوام هەوڵ بە کەسێک بی کە بتوانی کۆنترۆلی لایەنەکانی سۆز و هەڵچوونت بکەیت. پاشان تۆ ئەتوانی بۆی دەرونێکی ئارامە هەبێ سوپاسگوزار و لێخۆشبوو بیت و هەوڵ بەی بە خۆشەویستیەوە لە ژیان بڕوانیت. لە هەموو ئەمانە گرنگتر لایەنی ڕۆحی تۆیە. هەوڵ بە هەمیشە پەیوەست بە خوای خالقی هەموو بوونەوەران، خودای بەدیهێنەر، ئەو خوایی کە ساتێک بێ ئاگا نابێت و بەردەوام ئاگاشی لە تۆ هەیە. هەوڵ بە لە ناختەوە بەردەوام لی بپاڕیتەوە و ناڕەحەتی و خەمەکانی ژیانت بۆ ئەو باس بکەیت. هەوڵ بەی بەردەوام داوای لێخۆشبوونی لێ بکەیت و بەردەوام چاوەڕێی ڕەحمەت و بەخشە بێکۆتاکانی لێ بکەیت و هەوڵ بەی لە ژیان تا ناسینی ئەو ڕنگ بداتەوە. هیوادارم هەر شەش لایەنە گرنگەکەی ژیانت گرنگی پێبەی و هاوسەنگی بپارێزی. مرۆڤی سەرکەوتوو ئەو کەسەیە کە هاوسەنگی ئەپارێزێ لە ژیانیا. مرۆڤی سەرکەوتوو ئەو کەسە نییە لە هەندێ بوارە فاشیلە، لە هەندێ بوارە لە هەموو ناوبانگ پێیاکە لە هەموو جیهانە، بەڵکو مرۆڤی سەرکەوتوو ئەو کەسەیە هاوسەنگی لە هەموو لایەنەکانی ژیانیا ئەپارێزێ. هیوام خۆشبەختی و بەختەوەریتانە. هەر شاد و کامەران بن.